ساڵتان لەبێت بینەرانی کورسات ویسمنا ڕۆتۆفیقم لاڵقێم شوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر پرۆژەیاسای بودجێ عێراق و پشکی هێرێم. خۆشبەختانە دوای ململانەیەکی زۆر، دوای گفتوگۆیەکی زۆر، دوای مشتومڕێکی زۆر لە نێوان سەرجەم لایەنە سیاسیەکانی عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ لایەنەکانی شیعە و لایەنەکانی سونە، دوجار پرۆژەیاسای بودجەی عێراق بۆ ساڵی 2021 ئەمڕۆ چووە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و تا ئەم ساتی کێمە ئێستا لەم بەرنامەیە گفتوگۆکەین. پرۆژە یاساکە خوێنەوەی بۆ دەکرێت لە کۆی 58 مادە 53 مادەیان تا ڕادەیەک پەسەند کراون کە زۆرێک لە مادە گرنگەکان بە پشکی هەرێمی کوردستانی شەوکە مادەی 11 تێپەڕێنراوە بە زۆرینەی دەنگی پەرلەمانتاران دەنگی لەسەر درراوە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەرەوەی کە دوای پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2020 عێراق قۆناغەکانی ئابووری و دارایی لە عێراق و هەرێمی کوردستان پێ ئەنێت بەرەو چۆ. پەسەندکردنی بودجە کاریگەریە بێ لەسەر بژارنەوەی ئابووری عێراق و هەرێمی کوردستان بە دیاریکراوی دوای چەند ساڵ هەرێمی کوردستان کە بێبەش کراوە لە پشکی خۆی لە پرۆژە یاسای بودجەی عێراق لە ساڵەکانی ڕابردوو و ئێستا لەم پرۆژە یاسایەدا کە پشکەکەی جێگیر کراوە و ئەو داهاتی کە بڕیارە بۆی بێت 12.67 بە خەمڵاندنی زۆرێک لە چاودێرانی دارایی و ئابووری پشکێکی باشە داهاتوودا دەگاتە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان ئاخۆ ئەتوانێت پابند بێت بەو مادانی کە دیاری کراوە بۆی و عێراق تا چەند ئەوی دەتوانێت بەرامبەر بە ناردنی پشک و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان پابند بێ پێوەی. قۆناغەکانی داهاتوو بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان چۆن دەبن؟ پرشنگدارن یاخود نەخێر عێراق جارێ هەر پێویستی بەوەیە بە شێوەیەشی باشتر ئەم پرۆژە یاسایە کە ئێستا پەسەند کراوە لە داهاتوودا بیخاتە بواری پراکتیک و جێبەجێکردنەوە. بێگومان بۆ هەرێمی کوردستانی ژەر بە هەمان شێوەیە ئەگەر عێراق جێبەجێ بکات پشکی هەرێمی کوردستانیش دەگاتەوە و کات کێشەی هەرە گەورەی هەرێمی کوردستان کە کێشەی پێنەدانی موچە و شایستەدارایەکانی فەرمانبەرانە لە کاتی خۆیدا ئەمە تا ڕادەیەک چارەسەرە بێت. هەروەها هەرێمی کوردستان خۆ دەتوانێت بە داهاتی ئەو نیوەی کە دەمێنێتەوە لە داهاتە ناوخۆیەکان وهی نەوت موچەی تەواوەتی بداتە فەرمانبەرانی هەرێمی کوردستان و کەرتەکانی دیکە لە بواری و بەرهێنان و بژانەوەی کەرتی ئابووری بژانەوەیشی باش بەخۆی ببینێ یاخود نا. ئەم شەو گفتوگۆکەین لە بەرنامی پانۆراما بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاکڕێبار محەممەد شارەزای نەوت و سامانە سروشتەکان کە لە سەودێ لەگەڵمە بەخێربی کاکڕێبار سپاس دەکەم. هەروەها کاگەزات جوڵات چاودێری سیاسی بە سپاسەوە بەڕێزیان لە شاری هەولێر لەگەڵمان. کاگەزات سڵاوت لێبێ. سەرەتاگە لە کاکڕێبار و دەست پێکم کاکڕێبار خۆشبەختانە دوای مشتومڕ و ململانێکی زۆر پرۆژە یاسای بودجەوە سەرجەم پرۆژە و مادەکانی جێبەجێەکرێت بەگشتی خوێندنەوەتان بۆمە چۆنە؟ زۆر سپاس بۆ میوانداریتان. ڕاستا مای خۆشحاڵی هەمومانەکە دوای چەند مانگ لە دانوستانی وەفدی هەرێمی کوردستان لە بەغاو بە سەرۆکاتی کاقوبات ینی ئەمە درێژترین دانوستانە و لە کۆتایەکەشی باڵێن سەرکەوتوی کۆتایی هات. ئەمە لایەن لە ڕووی باڵێن ئەتەکێت و باڵێن هینی دانوستانەوە جێگەی خۆشحاڵی کە کورد درێژترین دانوستانی دەستکەوتی خۆی کۆتایی پێێنە. ئەمە لایەنێکی تری ئابوووریەکەی جێگەی دڵخۆشی هەموو وڵاتیانی کوردستانەوە بە قەناعەتی من ئەم جارە بڵێن یاساکە جێبەجێ ئەکرێت کە دواتر باسی دەکەن بۆ عەدەی سیاسیەکەیشی ئەمەش هەر جێگەی دڵخۆشیەکە هەرێمی کوردستان هەرێمێکی فیدراالیە سەر بە عێراقا بەهۆی ئەم بڵێن یاسای بودجەی عێراقی 2021 ئەو پەیوەندیە کۆتایی نەهاتوە بەردەوام بێت. بۆ کورد زۆر گرنگە ئەم ڕێکەوتنە هەم لە باری سیاسی و هەم لە باری ئابووریەوە زۆر گرنگە و جێگەی خۆشحاڵیە. ومێ دەکەین بە زووترین کات یاساکە جێبەجێ بکرێ و خەڵکی کوردستان بە مستحقاتی خۆی شاد بێت. لانی کەم ئەم بودجەوا دەکا کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین بێ لەگەڵ ئەو بەشەی کە باڵێن داهاتی نانەوتیەکەیە کە لە 150کەیە جێگەی یعنی دڵخۆشیە جێگەی ئەمەلەکە موچە بەبێ کێشە باڵێن دابش دەکرێەوە فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەتوانن مافەکانی خۆیان وەگرن. ئەمە بۆ ئێمە زۆر باشە. بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبێ حکوومەتی کوردستان ئەوەی لەبیر نەچێت ئەم با بڵێن یاسا تاکو ئەخیری 2021ەوە لە مانگی 11 ساڵی داهاتوە جارێتتر ئەم ململانە دەست پێکاتەوە بۆیە دەبێت هەر لە ئیسۆپلانی با بڵێن پێشوەخت و ئامادەکراوی هەبێت بۆ دوولایەن هەم لەگەڵ بەغداد بتوانێت ساڵی ئایندە بە هەمان ڕێچکە ڕێبکەوێتەوە هەم لە کوردستانیش کۆمەڵێک ڕێگا بگرێتە بەر بۆی توانێت باڵێن چەند سەرچاوەیەکی تری ئابووری دابینکا بۆی کە هاوشان لەگەڵ داهاتی نەوتا ئەو بودجەی کە لە بەغاوە یەت بتوانێت
خۆی ڕاگری لە بەرامبەر قەیرانەکانی هەرێمی کوردستانە قەیرانە ئابوووریەکان بەتایبەتی. دەستخۆش کاگێ ئازاد جوڵاوەکو و کاگڕێبار ئاماژەی پێدایانی بەڕاستی ئەگەر ئێمە لەسەر پرۆژیاسای بودجەکە قسە ئەکەین بە دیاریکراوی ئەگەر پشکی کورد بە هەندوو وەربگرین لەو پرۆژیاسایەدا و ڕۆڵی وەفدی دانووسانکاری یەکێتی حکوومەت یاریمی کوردستان بە سەرۆکایەتی کاقوبا تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان یعنی ئەم ڕۆڵە زۆر گرنگ بوو توانی دوای گفتوگۆیشی دوور و درێژ کە ئەمە لە مێژووی دانووسانەکانی هەرێمی کوردستان لەگەڵ هەر لایەنێکی دیکە یعنی ئەم گفتوگویانە زۆر جیاوازە بە دیاریکراوی ئەوەی کە لە پرۆژیاسای بودجە بۆ کورد بەدەست هاتووەکو پشکی هەرێمی کوردستان ئەگەر وەکو چاودێرێکی سیاسی لێبڕوانی خوێندنەوەی چۆنی بووەکەی بەڕاست. سڵاو لە بەڕێست و لە میوانە بەڕێزەکەت و لە بینەرانی خۆشەویستی کوردستان نیوز لە ڕاستیدا پەسەندکردنی بودجەی 2021 دەستکەوتێکی هەم مادی و هەم معنەویە بە نیسبەتی هەرێمی کوردستان و بە نیسبەت تەواوی گەلانی عراقیش چەندین مانگە و چاوەڕێی پەسەندکردنی بودجەکە دەکەن. بودجە لە هەموو وڵاتان پەرلەمان بودجە یەقرار دەکات بۆ ئەوەی حکومەت دەستکراوە بێ و بەرنامەی کاری ساڵێکی لەلا بێ بتوانی لەسەر ئەساسی ئەم بودجەیە بتوانی پرۆژەکانی جێبەجێ بکە و موچە و قوتی دانیشتوانی ئەم وڵاتەش ئێزا من دەبی و دیار دەبێ. ئەوەی لە ڕابردوودا هەبوو لە هەرێمی کوردستان کێشە و گرفتی قەیرانێکی دارایی قوڵ ناوچەکەی گرتووە عراقش و بە هەرێمی کوردستانیشەوە بەڵام دیارە لە هەرێمی کوردستان بارودۆخەکە بە زۆرێکی تر بوو ڕەنگە برێن قەیرانە داراییەکە لە هەرێمی کوردستان قورستر بوو بەهۆی کۆمەڵێک بارودۆخی کە تایبەت و بە هەرێمی کوردستان دیارە لە عراقیش لە ڕووی ئابووریەوە ئەم بارودۆخیان زۆر باش نەبوو بەڵام لە ئێمە باشتر بوون. ئەوەی کەوا ئێستا هەیە ئەم بودجەیەکەوە یەقرارکە بودجەکە دەتوانێت بڵێن هەمان نەسی ئەو ڕێککەوتنەیەکەوە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدرالی کە دانیشتنیان لەسەکرد بۆ ڕێککەوتن کرا. ئەمە لە ڕووە مادیەکەیەوە گرینگە لەوەی کەوا ئیتر حکوومەتی هەرێمی کوردستان دەستکراوەتر دەبێت سەبارەت بە پێدانی موچە بەپێی ئەم بودجەیەکە دیاریکرا و بەرگاری لێدراوە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت مانگانە موچە بەبێ لێبڕین بدا بەڵام لەگەڵ ئەوەشدا پێویست بەوە دەکات هەم حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام بێت لە مەسلەی زیادکردنی داهاتی ناوەخەوە هەم لە کەمکردنەوەی خەرجیەکانی بۆ ئەوەی ئیتر مەترسی نیەتە سەرقوت و بژێوی ژیانی خەڵکی وەکو ئەوەی ڕابردوو ساڵانی ڕابردوو ئەمە گرینگە و دەبێتە هەواڵێکی خۆش و مژدەیەکی خۆش بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. لە ڕووی مادیەکەیەوە بەم شێوەیە وازائیدەن مەسلەی پەرەپێدانی پارێزگاکان هەرێمی کوردستان لەوێدا سودمان دەبێ و لە مەسلەی حاکیمە هەر پشتی بەرەکەوێ و لە تەشغیلیش بە هەمان شێوە. ئەمە لە ڕووە مادیەکەیەوە بەڵام ڕوویەکی تری هەیە ئەم یاسایە کە ئێستا یەقرار کرایە زۆر خلافکیان زۆر بۆچوونی جیاوازی یەکلا کردەوە بەوەی کەوا پێشتر لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند دەسە مەسلەی دەرهێنان و فرۆشتنی نەوت و مەسەلەی عقودەکان و مەسەلەی شێوازی گواستنەوە و لەگەڵ وڵاتان و هەموو ئەمانە دەتوانین بڵێن ئەمە دەستکەوتێکی سیاسیە بۆ هەرێمی کوردستان. لەمەدا حکوومەتی هەرێمی کوردستان ئەم دەستکەوتە سیاسی دەتوانێت بقۆزێتەوە بەڵام بە شێوازێک پێچەوانەی ڕابردوو لە ڕاستیدا ئەوەی لە ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان لە مەسەلەی دەرهێنانی نەوت و هەناردە و فرۆشتنەکەی کە شەفاف نەبووە و قسە و باسی زۆر لەسەر بووە و تێکنەگەیشتنی زۆر هەبووە لە نێوان لایەنە سیاسیەکان جیاوازی هەبووە و خەڵکیش گومانی زۆر هەبووە لەوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بابەتە بۆ لەمە دووە بە شێوازێکی تر کاری لەسەر بکە بۆ ئەوەی لە ڕووی سیاسیشەوە پێگەی هەرێمی کوردستان بەهێزتر بێ کاتێکەوە حکوومەت لە هەر بڕیارێکی سیاسی و چالاکیی سیاسی حکوومەتێکی موحدی هەبێ و تێک ڕای خەڵکیش پشتیوانی بکە بێگومان بڕیارەکان بەهێزتر دەبن. لەلایەکی تریش گرینگە ئەم دەرفەتەی مەسەلەی بودجە یەقرارکردنی بودجە ببێتە دەرفەتێک بۆ ڕێخستنەوەی نێوماڵی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان لە بابەتی دارایی نەوت و لە مەسەلەی شەفافیەت هەموو ئەوانەیە کە لە ڕابردوودا جیاوازی زۆر لە نێوان لایەنەکان هەبووە ئیتر ئەمە ببێتە دەرچەیەک بۆ ئەوەی لەم ڕێگەیەوە بتوانن ئەم چارەسەری ئەم گرفتانی ناوخۆی هەرێمی کوردستانیش پێ بکەن. لە ڕاستیدا دەتوانین بڵێن ئەم ئێقرارکردنی بودجەی هەرێمی کوردستان دەتوانین بڵێن ئینجازەکەی بۆ وەفدی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە ئەم وەفدێکە کاقوباد جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرپەرشتی یان سەرۆکایەتی وەفدەکەی کردووە و نزیکە 20 جار بە ڕسمی دانیشتنی ڕسمی لە نێوان وەفدی حکوومەتی هەرێم و وەفدی حکوومەتی ناوەندی ئەمە پشت درێژێکی زۆر بووە دەتوانین بڵێن لە دوو کابینەی ڕابردوو
ئەو کێشانەی کە هەبوونەی ئەوە یەکەم جارە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بەم شێوەیە بەردەوام پشوو درێژ و بە مانەوەیان بە بەردەوامی تا گەیشتە ئەنجامێکی باش ئەنجامێکەوە هەموو عێراقیەکان ئێستا پێڕازین و هەرێمی کوردستانیش دەستکەوتی مادی و معنەوی لەم بڕیارەدا دەستکەوتووە و سەرکەوتنێکی گەورەیە هەم بۆ وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان و هەم بۆ نوێنەرانی کورد لە بەغدا و هەم بۆ جەنابی سەرۆک کۆماریش کە هاوکار بووە لەوێدا. بەڵام گرینگە لە مەسلەی جێبەجێکردنەکە من پێم وایە حکوومەتی چکە یەک لە مادەکانی لە پرۆژەکەداوا هاتووە هەموو ئەو پرۆژەیە بەستراوەتەوە بە سەرەتا دەبێ حکوومەتی هەرێم دەست پێشخەری بکە ینی جێبەجێ بکە ئەنجا پارە دێ لە بەغداوە ئەو بودجەیەکە ئەقرارکرای 12.6 دێ. بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کارە بکە و بە پێچەوانەی جارەکانی تر ئەو ڕوئیانێک کە هەبوو لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کەوا پابند نابێ پاشگەز دەبێتەوە جێبەجێ ناکە بڕیارەکان ئێستا کاتی ئەمە نماوە بەڕاستی بارودۆخەکە زۆر ناسکە بۆ کورد پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان وەک پێویست ئەم بڕیارانە جێبەجێ بکە ئەم یاسایە جێبەجێ بکە و لە داهاتوودا ئەگەر گرفتێک بێتە پێشەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان سەرکەوتوانە تێدا دەرچێ و بتوانین تۆمەتبارەکە ئەوان بن. بەڵام پێدوانی ینی کاگە سادیانی حکوومەتی هەرێمی کوردستانیش دوای ئەو گفتوگۆ زۆری کە وەکو جەناب دەڵی 20 جار سەردانی وەفدی دانوسانکار بۆ بەغدا و لایەنە سیاسەکانی دیکەی هەرێم بۆ بەغدا یعنی پێدوانیە دەیەوێت متمانەیەک لە نێوان هەرێم و بەغدایە دروستکە بە دیاریکراوی بۆ ئەوی کاریش نەبێت پرۆژە یاسای بودجە بێتە سەرەتایەک بۆ دروستکردنەوەی ئەو متمانەیە و بۆ داهاتووش متمانەکە فراوانتر بێت لە نێوان هەردوو لایەنە. دەزانێت چۆن کاک هاوڕێ کێشەی بینی هەرێمی کوردستان و ناوەن تەنها مەسەلەی بودجە نەبوو. ئێمە کێشەی هەڵپەسێرداومان زۆرە لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامەوە دواتر لە 2005ەوە کاتێککە دەستوری قراردایە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و دەوڵەتی عێراق لەسەر ئەساسی ئەو دەستورە بنیادرایەوە و بەڕێوە دەچێت. بەداخەوە دەستور وەکو خۆی جێبەجێ نەکراوە ئەم دەستورە کە نزیک کۆمەڵێک مادە نزیک 40 مادە بەڵام 20 مادەی زۆر بە چڕی کە پەیوەستە بە مەسەلەی هەرێمی کوردستان و ئەوە کەمی لێ جێبەجێکراوە. بۆیە گرینگە ئەمە بودجە کە گرینگە بۆ 1 ساڵە لە ساڵەکەش ڕەنگەوە چاوانجی ڕۆیە ئیتر کەمەوە بەڵام گرینگە ئەم متمانەیە بگەڕێتەوە. ئێستا ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای دروستبوونیەوە لەسەر ئاستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جەنابی کاقوبادی ڕۆیشتن بۆ بەغدا وەک نیاز پاچی و لە سەرەتاشەوە باسییان لەوە کرد کەەوە ئێمە پابند دەبین و دەمانەوە ڕێک بکەوین. ئەم وەفدە دەتوانین بڵێن دەرئەنجامی ئەم ڕاگەیەندراوە بوو ئەمەش بە ئەنجام گەیشت و ئێستا دەستکەوتێکی گرینگە. بەڵام لەوە گرنگتر ئەوەیە ئەم ڕێککەوتنە مەسلەی نەوت و مەسلەی بودجە بپەڕێتەوە دەربازی بی بۆ مادەی 140 بۆ مەسلەی پێشمەرگە و لە داهاتوودا بۆ ئیقرار بۆ پرۆژەی غاز و نەوت لە عێراقدا کە تا ئێستاکە نییە ئەم پرۆژە ئەوە گرینگە و هەروەها لە مەسلەی سیاسی دیبلۆماسیش گرینگە ئەو خلافانەیە کە هەن لە بینی هەرێم و بەغدا ئیتر سەبرسە بە دەرگایان لێ بکرێتەوە بە هەمان ڕوحیەتەوە و بە هەمان پشو درێژەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام بێ بۆ ئەوی لەوێشدا بگەینە ئەنجامێکی باش. دەست خۆش کاگە ئازاد دێمە خزمەتجان کاک ڕێبار محەممەد بابینە سەر مۆزوع خۆشەکان بەڕاستیەوەی کە پەیوەندی هەیە بە هەرێمی کوردستان و بە خەڵکی هەرێمی کوردستان و بە داهاتووی ئابووری هەرێمی کوردستان بەڕاستی ئەین پشکی هەرێمی کوردستان کە دیاری کراوە لە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2020 عێراق هەنی بە ڕای زۆرێک لە چاودێران و بە ڕای جەنابی شتانۆک و شارەزایشی نۆت و ساوانە سروشتەکان گرنگە بۆ بژانەوەی ئابووری هەرێمی کوردستان و پێدانی موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئەو پشکی کە دێ بە پێی زانیاریەکانت ئەگەر هەت بێ چەنە لەو 12.6 کە بۆ هەرێمی کوردستان دیاریەکرێ بەڕاست. بەڵێ لە ڕاستیدا خۆی بودجەکە 130 تریلیۆن دینارە لەو 130 دوای هەموو دەرکردنی بودجەی سیادی 9 تریلیۆن و 500 میلیارد دینار بەشە بودجەی هەرێمی کوردستانە. لە ڕاستیدا ئەمە من بەش بە حاڵی خۆم ینی گەشتبینم و دڵخۆشم چونکە ئێمە لەبەر ئەوەی بەشێکین لە عێراقی ئیتیحادی فیدراڵی دەبێت هەر قاچێکمان لە بەغدا بێ و نابێت دوورکەوینەوە لەوێ بە هەر چۆنێک بێت ڕێکەوتن کارێکی زۆر باشە و ئێمە ئەوەی بە 100 ساڵ لە شۆڕش و بە خوێن نەمانتوانی بەدەستی بێنین توانیمان لە ڕێگەی چەند مادێکی دەستوریەوە لە دەستورا بیچەسپێنین و دەبێت شەڕی جێبەجێکردنی ئەمانە بکەین. ئەمە ینی بەکو باسم کرد پێش لە ڕووی لە بۆعدە سیاسەکەی بۆعدە ئابوووریەکەی زۆر گرنگە ئەم ڕێکەوتنە دەستکەوتێکی زۆر باشە بەڵام دەبێت ئێمە بزانین چۆن لەگەڵ ئەم دەستکەوتە تەعاملەکەین. باش حکوومەتی عێراقی با بڵێن
بە شێوازێکا لەگەڵ ئێماکە کە ئەمە تەکتیکە استراتیجەکەی با بڵێن شتێکی ترە ئەوەی لە بەغار ڕوئەدات هەستەکەم ێستا دوو ئاراستەیە ئاراسەیەکیان ئەوەیە کە هەم تعدیلی دەستورکەن هەم ڕشنووسی یاسای نەوت و غازی فدرالی بەدڵی ئەوان با بڵێن بڕوا کە ئەو کاتێ پێچەوانەی مادی 111 و 12 دەستورە کە کورد تەنها هاوکار و باڵێن ڕاوێش پێکرا و ینی وەکو شەریکێک تەماشا نەکرێت ئەمە ئامانجی ئەوانە کە کات بکوژن و تا ئەو کاتێ بتوان ڕۆژە ژام توانن ئەم مافانە لە کورد وەرگرنەوە لەلایەکی ترشەوە ینی ئاماژەی تر هەیە کە جێگەی دڵخۆشیەکە ئەو ئاماژە ئەوەیە کە ینی بەپی ئەوەی کە من معلوماتمەیە و با بڵێن متابعەم کردووە کە بە حکوومەتی عێراقی پێشنیاری ئەوەی کردووە کە لەگەڵ هەرێمی کوردستان شەریکەیەکی هاوبەشی با بڵێن وەکو سۆمۆیەکی هاوەش لەگەڵ هەرێمی کوردستان پێک بێن و نەوتی پێکەوە نەوتەکە فرۆشن ئەوە کارێکی زۆر باشە من وەکو تاکتیک بە شتێکی باشدان بەڵام وەکو ستاتیژ کاکە هاوڕێ ئەوەیە کە ئێمە جگە لە ینی هیچ حالێکمان نییە جگە لە جێبەجێکردنی مادەکانی دەستور ئەو تا ئەو کاتەی مادەکانی دەستور جێبەجێ نەکرێت و یاسای نەوتوغازی فیدرالی دەرنەکرێەوە یاسای گومرگی فیدرالی دەرنەکرێ و یاساکانی ترکە مادەکانی ترکە یاسای پێش دەنەکرێت ئێمە هەر لە کێشاوی بەڵام پێ دوانێک کاگڕێوارانی ئەم کێشانی کە بە تایبەتی لەسەر پشکی هێرێم لە بودجەی عێراق بۆ پرۆژە یاساکە هات بۆ ئاراوە لەم ساڵدا ینی ئەمە هەنگاوێکە بێ بۆی کە هەم حکوومەتی عێراقیش خۆی ینی بەڕاستی بیر لەوە بکاتەوە ئەم کۆمەڵ هەنگاوە بنێ لە بواری دەرگچواندنی کۆمەڵێک یاسا کە پەیوەندی نێوان هەرێمەکان و فیدرال ڕێگە خات ینی بەغاش پێویستی بۆ نیە بە حقیقەت لە هەرێمی کوردستان زیاتر پێویستی بەدڵنیاوە ئێمە گوباسنەکە ململانێکی چەند ساڵی ڕابردووی ئەوەی سلمان کە نە عێراق بەبێ کورد دەتوانێت با بڵێن کارەکانی ئەنجامدا نە کوردیش دەتوانێت بەبێ عێراق با بڵێن پێداویستە ئابوووریەکانی خۆی و پێداویستە سیاسەکانی فراهم بکات چونکە ئێمە تاکە دەرچێک ڕێگایە کە بۆ دەرەوەی عێراق بتوانین دەستکەوت پیاکەین پشتیوانی پیاکەین هەر لە ڕێگەی بەغداوە چونکە ئێمە بەشێکین لە عێراق ئەمە ئێمە وەکو بەش لایەنە سیاسەکەی دەبێت هەر لەوێ بین وەکو لایەنە ئابوووریەکەشی دەبێت چارمان نییە دەبێت ڕێکەوین ئەوەی کە دەستمان نەکەوێت دەستمان کەوێت بیهێنین و لەگەڵ ئەوەشا خۆمان دەبێت پلانی تایبەتمان هەبێت و ئەوەی عێراق چۆن هەنگاو دەنێ ئێمەش دەبێت بەو ئاراسە ینی دوولایەنە هەم لەگەڵ عێراق قۆناغ بە قۆناغ ڕێکەوین و هەم لەگەڵ خۆشمان لێرەوە پلانی تایبەتمان هەبێ بۆی هاوسەنگیەک ڕاگین و ئێستا هاوسەنگەکە لە بواری چیانی ڕاگین لە بواری ئابووری و داراییە یاخود ڕاستنەوەی بودجە چاکسازی سەرکە تا نرخی نەوت نزم بوو وەفدەکە لە بەغا بەردەوام دەڕۆشتن هیچ دەستکەوتێکیان نەبوو کاتێ نرخی نەوت بەرز بووە و باڵانسی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە بەرز بووە حکوومەتی عێراق دەستی کرد لە پاشەکشە لە سەقفی داواکاریەکانی لە پێشووتر هەر جارێ ڕۆشتنەوە سەقف ینی داواکارێکی زیاتریان هەبوو بەڵام کە نرخی نەوت بەرز بووە و کۆمەڵە راپۆرت بڵاو بووە کە هەرێمی کوردستان ئەگە حکوومەتی عێراق ڕێ نەکەوێت لەگەڵیان دەسەڵاتێکی فراوانترین ناوچەکەی بێت و پشتیوانێکی نێودەوڵەتیش بۆ پێیا بێت و دەتوانێت لە ڕووی ئابووریەوە و سیاسیوە ینی دەستکەوتی زیاتر بۆ خۆی پەیداکە بۆی حکوومەتی عێراقی کەوتە ئەوەی کە ئەگەر لەگەڵ هەرێم ڕێنەکەوێت هەرێم بەرەو ئاراسێکی سەربەخۆی دەڕوات و پشتیوانی نێودەوڵەتیشیە بۆیە ینی دەستی کرد پاشەکشە لە داواکاریەکانی و لە کۆتا جار هەر ئەو با بڵێن پێشنیارانە جێبەجێکراکە لە حکوومەتی عێراقی لەگەڵ حکوومەتی هەرێم ڕێکەوتبوون لەسەری دێم وڵات کاگڕێوار بۆ کۆمەڵی خاڵی گرنگتر بەڵێ دەچمە بەغدا لەوێ بەڕێز نەهرۆ ڕەواندزی پەرلەمانتار لە ئەنجومەنی نوێرانی عێراق لە فراکسیۆنی پارتی لەگەڵمانە بێت کاگ نەهرۆم کاتت باش سوپاس دەکەین کە کاتی خۆدا بێمە لە بەرنامەی پانۆراما لەگەڵ تا گفتوگۆ بکەین لەسەر پرۆژە یاسای بودجەی عێراق بۆ ساڵی 2021 بۆ پشکی هەرێمی کوردستان تێدا خۆشبەختانە ئەمڕۆ پرۆژە یاساکە لە ئەنجومەنی نوێنەران و ئێستا گفتوگۆکان بەردەوامە لەسەری تێپەڕێنرێ ئەگەر کەشوهەوای ناو کۆبوونەوەکان و ینی ئەو ئاماژە ئیجابیانی کە ئێستا هەرێمی کوردستان پێی خۆشحاڵە ئێوەش بە هەمان شێوە لە بەغدای بینن لەلایەن خۆتانەوە کۆندامانی ئەنجومەنی نوێنەران لە فراکسیۆنە کوردی جیاوازەکان بەڵێ ساڵ لێوەی بەڕێزیش بیتن ئەمە ئەمڕۆ ینی ئەو بابەتێک کە باسی دەکەیت لە هەرێمی کوردستان خۆشبەختانە ئەوڕۆ دنیان خۆشە بۆ مادە 10 و 11 بەڵام ئەو بە ئێمە وەکو ئەندام پەرلەمانانی لیستی مثل ناوپەیمانی کوردستانی یاخود منە وەکولت وەکو هەموو ئەحزابە کوردیەکان بەو شێوازە نییە کە ئێمە بڕانەوێتن لەبەرەوەی مافی ئێمە لەوە زیاترە بە پێی ئەگە بگەڕینەوە ساڵانی ڕابردوو نزبەی ئێمە 170 بوو دوای بوویتە 140 دوای بوویتە 12.67 ئەوە لە ئەوەی دێتینکەوە لە عێراق تاوەکو ئێستا لە چەندین ساڵی ڕابردوودا تعدادی سوکانی نییە بۆ لە ڕێگەی وەزارەتی دەبات تعدادی سوکانی هەبا بە پێی تعدادی سوکانیکە نزبەی ئێمە دیاری دەکراتن لە بودجەی هەموو ئەو ساڵانەی کە ڕابردوو لەگە ئەو ساڵی ئەوڕە ئەگەر بیت و سەر کورسیەکانی ئێمە وەکو کورد لە پەرلەمانی عێراق وەکو حیزابەکی
مۆزوعی حسابی پێ بکەین تەرخەجەم بکەین لەگەر عدەدی کورسی مەجلیسی نوابی عراقی لە 329 لە 50 ئێمە نسبەی ئێمە لە سەروی 16 دەبێت نەک 12 بەڵام ئەمڕۆ بەپێ ئەو وەزع سیاسیەکە هەیە لە عێراق ڕەوشی ئەمنی عێراق و صراعی ئەحزابی سیعی و شیعی لە ناو ئەمڕۆ کە زۆر بووە ئەو فترەی ئاخری و لەگەر ئەو دیجایەتی هەیە بینی ئەحزابی شیعی و یاخنە دیجای ینی ئەو منافەسە وەکو برین شەرعی و ناشەرعی لەگەر دەولەت ڕئیس الوزەرا بۆ ئەوەی حازرایەتی ئەحزابی شیعی و لە هەمان کاتدا دەولەت ڕئیس الوزەرا لە بۆ ئینتیخاباتی داهاتوو لەوانەیە ئەوانە زۆر تەسیراتی تێدا کرد بیتم بۆ ئەوەی بە شێوازێکی ئەوها بڕواتن لۆ ئێمە باشترنەوە بمینێتەوە بەهەرحاڵ ئێمە پیرۆزبای ینی لە هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکەین کە بەو بە بۆنەی ئینشاءالله هێشتا دەنگلێندا ئینشاءالله تۆزێکی کە دەنجی لێ دەدرێت لەسەر یاسایەکە بە شێوازێکی گشتی پیرۆزبای لێ دەکەین کە ئەم شتە ئینشاءالله وەکو ئیستیقطاعش مادەی 20 باس لەوەی کارکە ئیستیقطاعی ڕەواتبی وەکو فەرض ضرائب بکرێت ئیستیقطاع بکرێت موظفی فەرمانبەران ئەوانش حەذف کرا لەلایەن ئێمەوە ئەمڕۆ لە ناو پەرلەمان کۆش دەنجی بەسەنەگراتن مادەی چەند بەعزێک مادەی تێدا لابردرا مادە لەوانە مادە 38 و 32 38 و 42 سێ بوو مادە چلویەکی سەبارەت بە زیاتر ئەو وەزعی کە بینی ینی باسی ئەراز زراعیەکان دەکرد کە حەقی دەولەت تێدا تەنازل بکرێتن ئەوە کێشەیەکە بۆ ئێمە لە بەرەوە لە بەرناتقی متەنازع لا بینی لە کەرکووک و لە مووس و لەو شوانە ئێمە کێشەمان هەیە چونکە لەوانەیە ئەمڕۆ ئێمە وەکو کورد بە تەواوەتی ناتوانین وەکو حەقی خۆمان لە سەعاردەکان زەویەکان دابنیشین داوامان کردووە کە لە جگە لە مەناتقی متەنازع ئەگە دەتانەوێت ئەو شتێکی باش نییە بۆ اقتصادی دەولەتی عێراقی بەڵام ئەگە دەتانەوێت دەنجی بدەن ئێمە وەکو هەرێمی کوردستان و مەناتق متەنازع درێ ئیسیسنا بکرێتن لەو مادەیە هەڵوێستی ئەوان چییە بە دیاریکراوی لەسەر ئەو مادەیە چکە بەڕاستی ئەوە زۆر گرنگە لە ئێسادا بۆ هەرێمی کوردستان و وەکو جەنابیش دەڵێ ئەوە داکۆشیتان کردووە تاوەکو ئەو دقەیە تاوەکو ئەو دقەیە وا ینی تاوە ئێستا جەڕستی دەرێتێتن ڕاوەستا تەنانەت ئەو مادە مناقەشە تێدا دەکرێتن هێشتا لێکلا نەبوویتەوە کەوا تێدەپەڕی یان تێ ناپەڕیتن بەر شێوازێک ئێمە دژی ئەوەی ڕاوەدەستین کە پێوەست ینی بە مافی هاوڵاتیانی کورد لەو منتەقانە جێگەی قبولکردنیە چونکە لەبەرەوە یاسایەکە بە شێوازەشەوە هاتیە هەر کەسێک لەسەر زەویەکەی بی یاخود هەر کەسێک ئەتوانیتن یان شتێکی زۆر غەریبە ئەوە لە قانونە زۆر زەحمەتە ئەتوو لەسەر زەویەکەی بی بە شێوازێکەوە ئەو زەویە دەتوانی بچی پرۆژەیەکی یاسایی یان عریزەیەک تەقدیمی وەزیری مالیە بکەیت دارایی بکەیت برێ من ئەکرمەوە لێژنێ کرد بۆ بێن بۆ دادنێن و تەقدیر دەکەن و ئەدەن پێ ئەوە شتێکی ینی زۆر ینی خراپە بۆ وەزعی دارایی لە هەمان کاتەوە بە هەمان کاتدا لە ڕووی ئەمنیەوەش کێشەی زۆر کێشەی کۆمەڵاتی زۆری تێدا دەکەیت کاگنەرۆ ئێستا ئێوە ئەچنەوە نێو هۆڵی پەرلەمان بۆ ئەوی کە بە تەواوەتی دەنگ بدەن بە کوی پرۆژە یاساکە ئەم شۆ تێپەڕێنرێ بە تەواوەتی هەمووی ئینشاءالله ئێستا ماچین و ناهۆڵی پەرلەمان ئینشاءالله ئەجواکە زۆر هادە زۆر هێمنە لەنا هەموو ئەحزابەکان متفقن بێ هیچ کێشەیەک و گرشتێک لە ناو هۆڵەکە هیچ نەدراو بە زۆر لەخوا بە زیادبی با ڕێک و پێچی بەڕێوەچوو تەنانەت ئەو مادە نەبیتون و هەندێک مادەی ئەضافە تێدا ینی ئەیانەوە سیاغەیەکی بۆ بینەوە هیچ ئیشکالێک نییە بەڵام سیاغەی عربی بەخۆتەزان لە حرفێک لە کلمەیەکە گۆڕدرێ ئستیعانە بە لغەوی دەکەن قواعد اللغة العربية یاخد لە خەبیری قانونیەکان بۆی بە شێوازێکی وا دەربچیتن هیچ ئیشکالێکی نەبیتن و لەو باڕواایەت دامە کە ئەم شۆ ئینشاءالله دەنگ لە سەرتەواوی یاسایەکە دەدرێتن بودجەی 2020 کاگە نەڕۆ من نامێت زۆر کاتی تۆ بگرم ئەمێ دوا پرسیارە بکەم چکە زامە چتەوە هۆڵی ئەنجومەنی نوێنەران بەڵام ینی کە پرۆژە یاساکە پەسەند کرا بودجە دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەو کاتە لە مانگی یەکەوە هەژمار دەکرێت مانگ 1 و 2 3 دەنێرێت بۆ هەرێمی کوردستان یا چۆنەوە چۆن ڕێکەوتون لەگەڵ ینی لە پرۆژە یاساکە چی هاتووە مادەکان خۆی تاوەکو ئێستا ئەوەش باسی تێدا نەکرا بەچی شێوازێک دەگرن بەڵام یاسایەکە وازەحە دەبێ هەرێمی کوردستان
بەپێ ئەو تەقریرانە ئێستا ئەو مادەی یازە کە دەنجی لەسەدرا کە دەرێتن کەمتر نەبی لە 460,000 بەرمیل تەمام ئێمە ئەگەر نەگەڕێتەوە ئەگە هەرێمی کوردستان نەگەڕێتەوە یان ناتوانینە حکوومەتی عێراقی بە هەماهەنگی ڕقابەی هەرێمی کوردستان لەگە ڕقابەتی حاب بۆ ئەوی نەگەڕێنەوە دوا هاتوو تەزبیت کراوە دەرێت بە شەرتێک لە 250,000 بەرمیل کەمتر نەبی کەواتە عملیەکە زەحمەتە بەڕاوردوو بەڵام بەو شێوازە ئەڕاتن کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە 250,000 بەرمیل مانگانە تەسلیم بکە بەڵام لەو مەرحەلی داهاتوو زیاتر دێتە سەر بواری کە بە جددی بڕۆنن پاش ئەوەی کە لەلایەن سەرۆکی کۆمار پەرسند بکرێتن و پاشەوەی نەشر بکرێتن دێتە بواری جێبەجێکردنەوە باس لەوەی دەکرێتن دێنە سەر باسی ئەوەی کە بە هەماهەنگی دیسان دەرێمەوە لە مابینی ڕقابەی مالی اتحادی لە ڕگە ڕقابەی مالی هەرێمی کوردستان کولفەی ئێستیخراجی نەفتەکە و گواستنەوەکە و ئەو بەشەی کە هەرێمی کوردستان لە ئێستیهلاکی مەحەلی لە ڕۆژانە لە کارگەکان و لەوا بۆ خزمەتگوزاریەکان پێویستی هەیە دەردێتن لە هەمان کاتدا فی سعری دۆلار دەکرێتن ئەدرێتە شەریکەی سۆمەوە ئەگەر لە 250,000 کەمتر ماوە ئێمە مەجبورە بین لە 250,000 بۆیان تەواوکەن بۆ ئەو بتوانن ئەو بڕپارێکە بۆ ئێمە دەستنیشان کرا کە بۆ کۆی گشتی دەکاتە 9 ملیار و 9 تریلیۆن و 500 میلیار بۆ ئەوی بتوانن بە ماگانە بە ئاڵوگۆڕی بەشی ئێمە بە ماگانە تەحویل بکرێتن بۆ هەرێمی کوردستان. کاک نارۆژان من نامێت زیاتر ڕادگرم ئەگەر هیچ پامێکت هەیە لە کۆتایە توانی بیگەین و سپاس دەکەم. زۆر سپاسەوەی بەڕێزی زۆر سپاس بۆ کاک نەهڕۆڕەنزی ئەندامی ئەنجومەی نوێنەری عێراق لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان کە لە بەغدا لەگەڵمان بوو. سپاس دەکەم کاک نارۆژان. بەڵێ دەچمە لای کاک ئازاد جۆڵا کە لە ستۆدیۆکان لە هەولێر لەگەڵمانایە وەک چاودێری سیاسی کاگێ ئازادیانی ئەوەی کە هەیە ئێستا وەکو دەستکەوتی دارایی وەکو پێشتریش جەنابەت وە کاگڕێبواری ژاماژەی پێدا هەرێمی کوردستان لە ڕۆدارایەکەەوە تا ڕادەیەک ئەتوانێت بژانەوەیەک بەخۆی ببینێ و لە ڕۆ سیاسیەکەەوە ینی بۆ هەرێمی کوردستان سەرکەوتنەکە زۆر گرنگە بە دیاریکراوی لە ڕووی شەرعیەتدان بە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان کە لە ماوەکانی ڕابردوو قسە و باسێکی زۆری لەسەر بوو لەلایەن حکوومەتی عێراق هەملایەنە سیاسیەکانی عێراق بە سونە و شیعەوە ئەتوای بڵین لە ئێستادا ئەم مەترسیە ڕەوایەوە کە هەرێمی کوردستان ینی شەرعیەتی پێدراوە کە نەوتی خۆی بفرۆشێت لە چوارچێوەی یاسا و دەستوری فیدرالی عێراقدا تاوەکو یاسای نەوت و غاز لە عێراق دەردەچێت بەڵێ ئەم بەپێی دەستور هەرێم سەلاحەتی ئەوەی هەیە هەڵسوکەوت بە دەرهێنان و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانەوە بکە بەڵام بە هەماهەنگی لەگەڵ سۆمەوە لەگەڵ حکوومەتی عێراقی هیچ کات حکوومەتی عێراقی ئەوەی ڕەت نەکردوێتەوە کە بەپێی دەستور هەرێم مافی ئەوەی نییە بەڵام ڕەنگەوان تێبینیان لەسەر شێوازی دەرهێنان و عقودەکان و ناردن و فرۆشتنی و داهاتەکەی و هەموو ئەوانە تێبینیان لەسەری هەیە و دەڵێن ئەوانە لە پشتی حکوومەتی عێراقەوە کرایەوە ئەمەش زۆرێک لە ڕاستی تێدا هەیە لە ڕاستیدا ئەوەی کە گرینگە لە ڕووی سیاسی وەکو جەنابەت باست کرد ئەوەیە ئەگەر تێبینی بکەیت لە 5 تا 10 مانگ لە مانجی نیسان چەند ڕۆژێکی تر ئەو محکەمەی ینی ئەوەی عێراقی کە داوای کردبوو لەسەر مەسەلەی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگای تورکیاوە تورکیاشی نیگەران کردبوو و حکوومەتی هەرێمیش بەمە نیگەران بوو. ئەم سەردانەی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستانیش بۆ فەڕەنسا لەم کاتەدا پێم وایە بەشێکانی پێیوەستە بەو بابەتەوە و ئەم مەسلەی بودجە و ئێستاکە لەوەدا دەتوانین بڵین تورکیاش ڕەبتی هەیە بەم بابەتەوە کەەوە دەتوانین بڵین ئەویش جۆرێک لە جۆرەکان ساغڵام لۆی دەرچوو بەوەی کەەوە ئەم سکاڵایە ئەوەی کەمتر دەبێتەوە واتە مەترسیەکانی لەسەر هەرێمی کوردستان و لەسەر تورکیا کەمتر دەبێتەوە کاتێکەوە عێراقیەکان و لە پەرلەمان دەنجیان بەم بودجەیەدا کە لە بودجەکەدا سەلاحیەت دراوەواتە بە شەرعی ناسێنرا ئەم پرۆسەی نەوت لە هەرێمی کوردستاندا بە هەموو کەم و کوڕەکانەوە لە ڕۆ سیاسەکەیەوە بەڵام بۆ کورد زۆر گرنگترە پرۆسەکە لەوە گرنگترە بۆ کورد بعدێکی زەمەنی درێژتری سیاسی هەیە چونکە ئەوەی ئەکەستا ئەقرارکرایە بۆ ساڵێکە بەڵام گرنگ ئەوەیە یاسای نەوت و غاز لە هەرێمی کوردستان چۆن جێبەجێ بکرێ و گرنگە کورد هەوڵی ئەوە بدا لە دوای ئەمە هەوڵی ئەوە بدا چۆن بتوانێت پێداگری بکە لەمە زیاتر مادەی 140 کە زۆر گرنگە دوانەکەوێ چونکە ڕۆژانە دەبینین زەوی زارەکان و خەڵکی کورد لە ناوچە جێناکۆکەکان چۆن غەدریان لێ دەکرێت ئەمە خاڵێکی تر نابی بارودۆخی پێشمەرگە بەم شێوەیە ببینێتەوە هەم لە مەسەلەی موچە و هەم لە مەسەلەی تەمویلی پێشمەرگە
ومەسلەی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراق لە دەرەوە لە ڕۆ دیبلۆماسیەکەیەوە و لە مەسلەی ئەمنیەوە دەبی بارودۆخی ئەمنی لە عراق زۆر سەقامگیر نیە بە تایبەتی ناوچێت جێناکۆکەکان کە پەیوەستە بە هەرێمی کوردستانەوە خەڵکی ئێمە تێدایە خاچی ئێمە و خەڵکی ئێمە تێدایە هەرێمی کوردستان نەیتوانێت دەستبەرداری خاکەکە و خەڵکەکەی بێکەواتە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا پەیوەندێکی مستەمڕە لە هەموو ئاستەکان لە تەنها لەسەر ئاستی ئابووری نیە بۆیە گرینگە لە ماوەی ئەو ماوە زەمانی دوور و درێژە ڕابردووی ئەم کێشە ناکۆشانێک کە هەبوون هەم بەغدا هۆکاربوون هەم هەندێکیش هەرێمی کوردستان بەڵام لە دوا جاردا ناچار ئەوستە گەیشتە ڕێکەوتن ئەم ڕێکەوتنە باشە بۆ هەموو عێراقیەکان باشە گرینگە ئەم ڕێکەوتنە پەرەی پێ بدرێت لایەنەکانی تری ئەو خاڵە کە ناکۆکرد واتە مادە هەڵپەسێردراوەکان کێشە هەڵپەسێردراوەکان لە بین هەردوولا ئەمانیش چارەسەر بکات چونکە عێراق ئارام نابێ سەقامگیری بخۆیەوە نابینێ تاوەکو هەموو چارەسەری هەموو کێشەکان بە پێی دەستور نەکرێ ئەمە زۆر گرنگە سەبارەت بە هەرێمی کوردستان بۆ ئەوەی خۆی ئامادەکە لەگەڵ بەغدا بتوانێت ئەو مافە دەستوریەکانی بەدەست بێنێ گرینگە نێوماڵی خۆی سەرەتا ڕێکخاتەوە ئێستا هەرێمی کوردستان دەتوانین بڵێن لەم پرۆسەیە لە پرۆسەی بودجەی 2021 تا ئاستێکی باش کۆدەنجی لە نێوان هەرسێ هاوپەیمانێتێکە هەرسێ فراکسیۆنەکە هەبوو هەم فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان واوەی هیواش گرنگ بوو ینی ئەوە بەڵام ئەوەی کە جێگای تێبینی لەسەرکردنە ئەوەیە لە ناوخۆی لە ناو هەرێمی کوردستاندا لەوە ڕێک و تەبانیە گرینگە لە ناوخۆی هەرێمی کوردستان ڕێک و تەبابێ بۆ ئەوەی بتوانین ئێمە بە موحەدی بتوانین ڕوبەڕووی نارەکان یان ڕوبەڕووی بەغدا بوەستین بۆ پێداگریمان لەسەر مافە دەستوریەکانی تر کەماون چونکە کێشەی کورد تەنها بە ئیقراری بودجەی 2021 کۆتایی نەهات وەکو گوتم ئەمە بۆ چەند مانجێکە ئەمە دەڕوا ڕەنگە بودجەیەکە دێتەوە پێش بەڵام خۆ کێشەکانی ئێمە هەر بەردەوامن گرینگە لەوەدا کورد دەستێک وەربگرێ هەم ئەحزابەکان لە ڕووی سیاسی و هەم حکوومەت لە ڕووی ئیداری و تەکنیکیەوە بۆ ئەوەی بتوانین ئیتر بەم یەکگرتوویە و بەم پش و درێژەی وەفدەکە و ئەوەی کە ئەو ڕۆڵەی جەنابی کاقوباد و وەفدەکەی بینیان زۆر گرنگ بوو بتوانین بێتە نمونەیەک بۆ داهاتوو کورد گرینگە لە بەغدا دانەبڕێ بەردەوامی هەبێ لە بەغدا نەک هەر ئەو وەفدا وەفودی سیاسیش بە بەردەوامی لە بەغدا بن چونکە بەغدا پایتەختی هەمووی عراقیەکانیشە بە هەرێمی کوردستانیشەوە واتە چارەسەری کێشەکانی ئێمە لە ڕووی دارایی لە ڕووی سیاسی لە ڕووی ئەمنی لە ڕووی سەربازی لە هەمووی لە بەغداوە دەکرێت ئێمە پێویستە لە بەغدا دانەبڕین ئەمەش بەوە دەکرێت لایەنە سیاسیەکان لە ناوخۆی هەرێمی کوردستاندا ڕێک و تەبابن هەم لە ئاستی حکومڕانی و حکوومەت و هەم لە ئاستی سیاسی و پەیوەندی سیاسی نێوان لایەنە سیاسیەکاندا بۆیە هیوادارین ئەم ئیقرارکردنی بودجەی 2021 ببێتە بەردەبازێک بۆ دەربازبوونمان هەم لە پرۆسی سیاسی و هەم لە ئەو کێشە هەڵپەسێرداوانەی کە لە نێوان هەرێم و بەغدا ماون دەست خۆش کاگێ ئاساد جۆڵا بەڵێ کاگێ ڕێوان محەممەدانی خاڵێکی دیکە کەمێ لەگەڵ جەناب داماژی پێ بدەم دیارە کە پرۆژه یاساکە تێپەڕێنرێت یعنی هەرێمی کوردستان وەکو کاگنەرۆژ ئاماژەی پێدا و جەنابیشت پێشتر وتت ینی پابند کراوە بۆی کە داهاتی 250,000 بەرمیلەوتی ڕۆژانە بە نرخی سۆمۆ بداتە حکوومەتی عراق بۆ نمونە ئەگەر هەرێمی کوردستان پابند نەبێ بەمەوە نەتوانێت ئەم پابندیانە جێبەجێ بکە بەرامبەر بەغدا ڕاستەوخۆم ینی شایستەدارەکان هەرێمی کوردستان نانێرێت هیچ لایەنێکی سێم هەیە لە نێوان هەرێم و بەغدا کە بتوانێت چاودێری ئەم ڕێکەوتنە بکە یا خود نییە لە ڕاستیدا ئەوەی کە ئەبلێن بینیمان و تێبینیمان کردووە هیچ لایەنی سێم نییەوە باولین شەرتی وەشدانراوە کە هەرێمی کوردستان پابند نەبێت حکوومەتی عراقیش هیچ بڕابوجەیەک نانێرێت بەڵام کاک ئەوەی منی دڵخۆش کردووە لەم ڕێکەوتنا لە سەرەتای بەرنامەکانی پێشتر کە لەگەڵ بەڕێستا بووین و من چەندین بابەتم لەسەر نووسی و خەڵکی زۆر دژاتی ئەو ڕێیانەیە کرد کە من یەکەم جار کە ئەو هەموو گوشارە لەسەر کاقوباد و تیمەکەی هەبوو کە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان و کورد مەلەفی نەوتە سیمکاوە کورد هیچی پێ ناکرێەوە کورد کۆتایی هاتووە ئێمە دانی داخۆکیکاری سەرەکی ئەوین کە نابێ مەلەفی کورد مەلەفی نەوتە سیم بکرێت چونکە کورد تاکە کارتی بە قوتی بەدەستماوە نەوتە خۆشبەختانە ینی کاتێک من کە ئەم ئیتیفاقە ئەبینم هەستەکەم ینی بەڕاستی ڕووداوێکی مێژووی زۆر گرنگە بۆچی کورد لە بەرامبەر عەرەبە هاوسەنگە بەپێی مادەی 111 هەستەکەی کە ینی ئەم ڕێکەوتنە بە بەرگی ئەوە داتاشراوە کە کورد
لەگەڵ با بڵێن هەرێم و بەغداد بە هاوسەنگی چونە ناو تەسخڵی هەرێمی کوردستان بەڵێ بەدڵنیاییەوە هەرێمی کوردستان و ئەو دەست خۆشکا خوات بۆ ئەو دانوستانە بۆ ئەو نەتیجە کە توانیت بە سەرکەوتن بشکێن دووبارەی کوردستان وە کورد یعنی بە هاوسەنگی لەگەڵ بەغداد دەرچوو لە پرۆسەکە ئەگەر بێت و بەیانی هیچ بڕەبوجێکیش نێت بەڵام دەستکەوتی مێژووی ئەوەیە کە کورد سلماندی کە شەریکی ڕاستەقینەیە لەگەڵ عەرب لەگەڵ حکوومەتی ناوەندی و دیفاعی لە مافی دەستوری خۆی کردو ئەمە مایە دەستخۆشی ئەوەیە کە هیچ کورد هیچ زەرێکی نەکرد لە بڕێکوتن بۆچی ئێمە ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت ئەفرۆشین ئەوەی کە پرۆسیسی هەڵگەندنی نەوت و دەرهێنان و گواستنەوە لەگەڵ عقدەکانی بەغاکە ئەو خدمەی و ئەم مشارەکە بن تاج دوشتی زۆر جیاواز و ئاڵۆزن بەڵام ئەم داڕشنەی ئەم ڕێکەوتنە وا ڕێکخراوە کە شەرعێتێکی با بڵێن تەواوەتی دراوە بە ئەم پرۆسیسە یعنی ئیتر کۆتایی هاتووە کە بەغداد بڵێت ئێوە پرۆسیسەکەتان ناشەرعیەوە بەو شێوە چیەکەن ڕێکخراوە شەرعێتی پێدراوە ئەمە مای دڵخۆشیە کە کورد بە هاوسەنگی لەگەڵ حکوومەتی ناوەندیە دەتوانێت ئیدارەی مەلەفینەوەدا بە پێی مادەی باڵێن بە تاوەتی 112 دەستور ئەمە دەستکەوتێکی مێژووی گرنگە و دەکرێت یاسای نەوت و غازی فیدرالیش لەسەر هەمان پرۆسیس با بڵێن داڕژێتەوە و کورد ئیتر لەمەولا با بڵێن لە دۆخێکی ئابووری سیاسی سەختی وەکو ئەوەی ڕابردوو کە کورد تێکەوت لە بەهۆی پەتای کۆرۆناڤایرۆس و جەنگی نرخی نەوت و هاتنە خوارەوەی نرخی نەوتەوە و لەو دۆخە سەختا کورد ئامادە نەبوو لە مافە دەسوورەکانی خۆی تەنازول کات یعنی ئەمە جێگەی دڵخۆشیە بەڕاستی ئەو ڕۆژانە هەرێمی گەیاندە ئێستا بەدڵنیایەوە ئێستا ئێمە من ئەگەر یەک دیناریش لە بەغداوێت من هەر دڵخۆشم چونکە کورد بە هاوسەنگی توانی یعنی بەغدای بسەلمێنێ کە ئێمە وەکو ئێوە شەریکین بە پێی دەستور مافمان هەیە و ئێوە نێنە پێشەوە ئێمەش نایەنە پێشەوە تا چەند ئێوەیە پێشەوە ئێمەش ئەوەندە دێنە پێشەوە بەڕاستی بەڵام ئەمە بەس نییە و دەبێت لە هەرێمی کوردستان زیاتر پلانی باشتر داڕژن بۆی ئەم قووەتە بەهێزتر بکرێت و حکوومەتی عێراقی زیاتر ڕابکێشتێن بۆی کە با بڵێن تەنازولاتی زیاترکە و مافەکانی کورد بسەلمێنێت ئەوەی کە باسمان کردمان ئەو شەریکە هاوبەشە با بڵێن پێک بهێنرێت بەڕاستی ئەوەش دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ ئەوەی کە عێراق ئەوە لەم دانوستانانەیە باس کراوە کە بەدڵنیایی حکوومەتی عێراقی خۆی پێشنیاری کرد بەڵام باڵێن لایەنەکان هەمووی ڕازی نەبوون لەسەری کوردیش پێ ئەوەی پێ خۆشە و زۆرینەی باڵێن حکوومەتی عێراقی بە تایبەتی خۆی شەریکەی نەوتی باڵێ وەزارەتی نەوت ئەم پێشنیاری کردووە ئەمەش دەستکەوتێکی زۆر زۆر گرنگە بۆ ئێمە و من هیوادارم لە ئایندا کورد لە کوردستانەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەم لەگەڵ جەماوەری خەڵکی کوردستانە و هەم ئەحزابەکان لە نێوان خۆیانە و هەم پلانی ئابووری باشترمان هەبێت بۆی بە قووەتێکی زیاتر بڕۆین و بە دەستکەوتی زیاترە بێنەوە وەکو باسم کرد ئەمە دەستکەوتی زۆر زۆر گەورەی سیاسی ئابووری دیپلۆماسی تیا بکوت ئەمە کە جێبەجێکرێت و دوجار پشت هەرێمی کوردستان ئینشاڵڵا کە دێت هەرێمی کوردستان ئەتوانێت لە ڕووی ئابووری و داراییەوە هەنگاوێکی گەورەتر بڕاتە پێشەوە بژانەوەیشی باشتر بەخوێ ببینێ ئەگەر هیچ نەبێ بۆ ئەم چەند مانگەش بێت ئەو کاتە لەسەر پێی خۆی ڕاوەستێ و کۆمەڵێک چاکسازیوک و جەناب و کاگەزات ئاماژیان پێدا لە کۆمەڵێک سێکتەری گرنگدا لە هەرێمی کوردستان بیکە ئەو کات لەوە چێمە هێندە پێویستی شما بە بەغدا نەبێ بەڕاستی بەدڵنیایەوە کە خەڵکی کوردستان تۆ گرنگ ژیان و قوتی خەڵکە کاتێک خەڵک لە برسێتی ڕزگارەکەی وە ژیانی بۆ دابینەکەی ئەمە بڵێن هەموو ئەرکی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ ئەوەدا کە ئەمەی لە کۆڵ بووە دەتوانێت ئەو داهاتانەی کە داهاتە نانەوتەکان و ئەو داهاتانەی تر کە دەمێنێتەوە و لەگەڵ ئەوەشدا دەتوانێت با بڵێن پلانێکی گەورەی ئابووری سوود لە با بڵێن بەرهێنانی بیانی ناوخۆیی بێنێ سەرمایه‌دارەکانی خۆمان بانکە سەرمایه‌داری بیانی بانکە و پرۆژەی گەورەی ئابووری لە ئیستثمار و بەرهێنان بکە و دەستکەوتێکی باشی تر بێنێتە ناو کوردستان و لەگەڵ یا با بڵێن ئێمە بگەینە قۆناغی خۆشیێنی و دواتر تحقیقی نمووی پێڵێن کە قۆناغی دووەمەوە لە کۆتاییشە با بڵێن کۆکردنەوەی سەرمایە بۆ پرۆژە استراتیجیەکان و بەکارێنانی ئەو سەرمایە بۆ قەیرانەکانی وەکو قەیرانی کۆرۆنا و باڵێن هاتنە خوارەوەی نرخی نەوت من ئومێد دەکەم کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم دەستکەوت و ئەم سەرکەوتنە گەورەی کە لە بەغاوە دەستێنا لە هەمان کات لە کوردستانیشەوە جارێتر ئەو کە باسمان کرد دەست بەوە بکات بۆی بتوانێت بە هاوسەنگی هەم ژیان و خەڵک با بڵێن دابینکە و هەم بتوانێت پرۆژەکانی دەست پێ بکاتەوە بە تایبەتی پرۆژەی استراتیجی کە لە کاتی قەیرانی ئابووری داریا بتوانێت فریای هەرێمی کوردستان بکەی و چیتر یعنی لە پاشکۆیەکی نەبینە ئەو پاشکۆی ئابووری و سیاسی کە هی دەوڵەتانی دەوروبەر و بەغدای ڕزگارمان بێ لێ بتوانین بگەینە ینی سەر و خۆشیێنیشەوە کاگڕێوار ینی ئێمە لە ماوەکانی ڕابردۆک و جەنابیشت ئاماژەت پێدا ئەو کۆمەڵە
خەیرانی کە ڕووی کردە عێراق هەم هەرێمی کوردستان زۆر کاریگەر بوو زۆر پێوەی ناڵان و کارگەیشتەوەی کە زۆرێک لە چاودێرانی بوارەکە ئەوانی کە چاودێری سیاسی و دۆخیدارەی هەرێمیان دەکرد دەیانوت هەرێم بەرەو مایەپووچبوون ڕۆشتووە تا ڕادەیەک. بەڵام ینی بەمەی ئێستا کە جێبەجێکردنی پرۆژیاسای بودجەی ساڵی 2020 عێراقەوە هەرێمی کوردستان تا ڕادەیەک گەر پابند بێ بە ڕێکەوتنەکەەوە و نرخی نەوتیش بەرزەوەتەوە لە ئێستادا و کۆرۆنا ڤایرۆس پێدەچێت کۆتاییەکانی ئەم ساڵ ئەویش تا ڕادەیەک بەرەو کەبوونەوە بڕات. هەرێمی کوردستان ئەگەر لە داهاتوودا وەکو جەناب دەڵێی کۆمەڵێک هەنگاوی گرنگ بنێ لە بوارەکانی چاکسازی و ئیشێ لەوانە دروستکردنی سندوقێکی کۆکردنەوەی داهات تا چەند ئەوە گرنگە ئەو سندوقەمان هەبێت لە هەرێمی کوردستانە یاخود دامەزانی بانکێک بۆی کە هەریژەم بێپارەی نەختینەی لە هەرێمی کوردستاندا پارێزراو بێت و بڕێکە بێت بەڕاستی. بەدڵنیایەوە کاک هاوڕێ ئێمە ئەو وڵاتانی فرۆشی نەوت و بەرهەمێنی نەوت هەموویان نەرویج 866 میلیارد دلار یەدەکی دراوی هەیە بۆ ئەجیال هەموو دەوڵەتانی عەربی کە فرۆشی نەوتیان سندوقی باڵێن دراوی احتیاتیان هەیە لە کاتی قەیرانەکانە کورتێنانی بودجەی پێ بڕەکەن لە ڕاستیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستانیش بیر لەوە بکاتەوە کە ئێمە سندوقێکمان هەبێت کە ئەم سندوقی ئەجیالی ناوەنی سندوقی تنگانەی ناوەنی هەر سندوقێک بۆ ئەوی کە داهاتێکی تیا بێت بۆ تنگانە بەکاری بێنێت هەموو داهاتەکانی با بڵێن صرف نەکا لەو ئانوساتە بەڵکو احتیاتێکە بێ بۆ تنگانە بۆی ئێمە ملکەچی با بڵێن ناحەزەکانمان و ملکەچی ئەوانە نەبین کە بە دوای فرسەتێکا گەڕێن کە هەموو دەستکەوتەکانمان لێوەرگرنەوە. پێدوانیە بێ لە داهاتوو ژابیر لەو بکاتەوە ینی هیچ نەبێت کە پرۆژاسایەکی ڕاگەیان بۆ چاکسازی لە بواری موچە و دەرماڵە و شایستەی فەرمانبەران ینی ئەو بە تەواوەتی جێبەجێ بکات بۆی کەریژە بە موچە ڕێک بخاتەوە و هەچی ئەو داهاتی کە هەرێمی کوردستانەوە بۆی بەغداش و بۆی کە لە فرۆشی نەوت و ناوخۆش دەستیەکەوێ هەمووی بۆ بودجە سەرف نەکا بەڕاستی. بەدڵنیایەوە هاوڕێ خەڵکی کوردستان خەڵکی دڵسۆزن خەبات و تێکۆشانیان کرد تەسەیان داوە ئەم ئەزمونیان بەدەستێناوە ئەگەر بێت و شەفافێت هەبێت گەندەڵی نەمێنێت هەموو داهاتەکان بە بازەحی بڕاتە پەرلەمان و بچێتە سندوقێکەوە بەدڵنیام هەموو خەڵکی کوردستان و هەمومان و من و تۆش ئامادەین لە پێناوی با بڵێن خۆمان و نەوەکانمان و ئایندەی ئەم هەرێمە خوێنی شەیدەکانمانە ئامادەین لەو موچەی ئێستا کەمتر وەرگین بە نیوەشت و تەحملی هەموو ناڕەحەتێکشکەین لە پێناوی سەربەرزی و مانەوەمان و بۆی ئەزمونەکەمان تووشی شکست نەبێت ینی بەڵام دەبێت حکوومەتی کوردستان ڕەچاوی ئەو بکات و پێویستە ئەو هەنگاوانە بنێت. کاگێ ڕێوار بەپی پێشبینەکانی جەناب دۆکو شارەزایەک لە بواری نەوت و سامانە سروشتیەکان ئێستا نرخی نەوت لە سەر و 60 دلارەوەی ینی ئەم ساڵ هەر لەو نرخەیە جێگیرە بێ یاخود بەرزتر بێتەوە گە بەرزتر بێتەوە هەرێمی کوردستان قازانجی زیاترەکات یاخود هەر بەو بڕەپارەیە کە لە بەغداوە بوویە بەڕاستی. خۆشبەختانە لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوتە کێروی باڵێن باڵانسی قووەتی هەرێمی کوردستانیش بەرامبەر بەغدا زیادی کردووە نەتیجەکەی بەخێر و خۆشی گەڕاوە بۆی کە ئێمە بەسەربەرزی لە ڕێکەوتنەکە دەچین. ئەو بانکانەی گۆڵمان ساکسە بلومبێرگە با بڵێن بانکەکانی جیهانیە هەمویان پێشبینی ئەوان کە قۆناغ بە قۆناغ لە ساڵی ڕابردوو لە هاوینەکەی و تا مانگی پاییز و تا زستان و بە ئێستاشەوە بەردەوام پێشبینی بەرزبوونەوەی نەوتیان کرد تاکو پرسیار گەیشتە ئەوەی ئەگاتە 150 دلاریش بەڵام پرۆسێسی نەوت و نرخی نەوت ینی دەبێت باڵانسێکی هەبێ لە جیهانە ئەوەی کە ئەمریکا ناوێت لە 70 دلار زیاتر بێ بۆچی لەبەر ئەوەی کە نرخی سوتەمەنی لە ئەمریکا بەرزە بێتەوە و بە زەرری حکومەتەشکێتەوە لەسەر هاوڵاتیان قورسەکەوێت هەر لە ماوە سێک هەموو گاڵۆنێک بنزین 3 دلار چوە سەری لەبەر حکومەتی ئەمریکا ینی سیرکە چنێ یاری کرد بە چوو لە 10 ملیۆن بەرمیل نەوتی لە احتیاتی با بڵێن خەزان احتیاتەکانی خۆی فرۆشت کۆمەڵی یاری کرد بە خەزانەکانی بۆی کە نرخی نەوتی دابەزێت ینی ئەمە عملیەک بوو ئەمریکا کردی بۆی نرخی چوو 71 دلار و سەرتریش بەڵام هێنایە خوارەوە 60 و خواری 61 دلار ڕۆژ لەم بەینای یاریەکە بە پێی پێشبینی بانکەکان لە بەڵێن لە مانگی شەشی ئەمساڵ و هاوینی ئەمساڵە دەگاتە 80 دلار و بەرزتریش ئەڕاتەوە بە پێی چی بە پێی ئەو چارەسەرانەی کە بۆ پەتای کۆرونا ڤایرۆس سەکرێەوە ئەو بژانەوەی کە لە خواستێ لەسەر نەوت بەڵام ئەمریکا بەردەوام پلانی ئەوەیە کە نەهێڵێت لەسەر 70 دلار نەوت فرۆشێت بۆچی لە زەرری ئەوە و ناشڵێت لە خواری بیسەوە فرۆشێت بۆچی هەموو بەرهێنانی نەوتی نوی لە ئەمریکا هەموو بەرمیلێک نزیکەی 20 دلاری تێچێت کە لە خواری 20 دلار بێ کۆمپانیەکان زەر دەکەن لەسەروی 70 دلار بێ خەڵ زەر دەکات بۆیە ئەو دەیەوێت لەو بەینە نرخی نەوت یاریکات بەڵام لە 70 دلارە بۆ هەرێمی کوردستان بەڕاستی هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی ئابووریەوە دەستکەوتێکی باشە و دەتوانێت لەگەڵ داهاتەکانی تر و بە پلانی تریش لانی کەم ئێمە هیچ نەبێتوانین بودجەی خەڵک موچەی خەڵدێن و قۆناغ بە قۆناغ لە ئەو قەیرانە ئابووری و دارایی ڕزگارمان بێت. خۆشبەختانە خاڵێکی دیکەش کە هەم بۆ هەرێمی کوردستان قازانجی لێ بینیت ئەویش
جێگیکردنی نرخی $100 بەرامبەر بە بەهای 145 دیناری عراقی دیارە ئەمەش بۆ هەرێمی کوردستان سوودمەند دەبێت ینی بەم شێوازە هەرێمی کوردستان ئەتوانێت داهاتەکەی خۆی زیاتر بکات بەدڵنیایەوە بە بەرزبوونەوەی هەر دۆلارێک لە با بڵێن لە نرخی نەوت کە جاران بە 1990 دینار خەملەرا بوو ئەفرۆشا ئێستا بە 1450 دینار ئەمە بەڕاستی ئەمەش بۆ خۆی داهاتێکی زیاتر دێتە ناو خەزانەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ینی لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوتە جگە لە نرخی نەوتەکە داهاتێکی تری زیاتر دێت کە لە ڕێگەی دیناری عێراقیە ئەمەش یارمەتیی باشی ناوەی داهاتێکی زیاتردات و قەیرانەکان با بڵێن ئاسارەکەی کەمتر دەکاتەوە. من پرسیارم نەمەوە ئەگەر دوا سەرنج و پامێکت هەبێت توانین من هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان بەم سەرکەوتنە ینی شاگەشکە نەبێت و دانەنیشێ بە دیار ئەمەوە و لە ڕەچاوی ئەو کە حکوومەتی عێراقی ئەمە یاریەکە لەگەڵ حکوومەتی هەرێما دێکا بە ناچاری و کارێکی تاکتیکیە و ئەسڵ ئەوەیە کە دەستور جێبەجێ بکرێ و پرۆژە یاسایی نەوت و غازی فیدرالی ببێت بە یاسا و یاساکانی تر کە پێویستن دەربکرێن ئەو کاتێک کە یاسای فیدرالی نەوت و غاز و یاسای گومرگ و یاساکانی تر کە هەن ئەمانە دەرکران لە پەرلەمانی عێراق و کورد بۆ یەکجایی نەجاتی دەبێت لە کێشەی دابینکردنی بودجە و ئەو کاتێت دیفاع لە محکەمەی اتحادی دیفاع لە حقوقەکە بەڵام ئێستا ئەمانە ئیتیفاقن و ئیتیفاقش هەر دقەیەکە لە گوێت لە بەرژۆنی نەبوو ئینسیحاب بکات بەیانی حکوومەتی عێراقی لە مەساحەتی نەبوو لەم ئیتیفاقە پەشیمانە بێتەوە هەرێم لە مەساحەتی پەشیمانێتەوە ئەمە شتێکە کە با بڵێن پشتیوانێکی دەستوری نیە تەنها ئیتیفاقێکە بە یاساک ئیتفاقە بە یاساکراوە و لە ناو یاساکەش ئەوە جێکراوەوە کە هەر لە پامە نەبوو ئەولاکەیتر پاشەکشەکە بۆیە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بە وریایەوە ئاگای لەم بابەتە بێت وە بتوانێت دەستکەوتی تر بخاتە سەر ئەم دەستکەوتان. زۆر سوپاس بۆ کاگڕبا محەممەد شارەزاینەوت و سامنە سروشتەکان ماندوم کردی کە لە سۆدۆ لەگەڵمان سوپاس بۆ کاگازات جوڵات چاودێری سیاسی کە جەنابیان لە شاری هەولێر لە بەنامەی پانۆراما میوانمان بوو. بەڵای بینەرانی بەڕێز ئەڵقێ شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.